بەڵێ بەرزان ئەوەی کە ڕوویدا لە لێژنەی دارایی پەرلەمانی عێراق سەبارەت بە بودجە یاخود بەشە بودجەی هەرێمی کوردستان ڕێک پێچەوانەی ئەو ڕێککەوتنە سیاسیە بووە کە بۆ دامەزراندن و پێکهێنانی حکوومەتەکەی سوودانی ئەنجام درا بە بەشداری پارتی دیموکراتی کوردستان و ئەو ڕێککەوتنەوە بەرنمەکەی حکوومەتی سوودانیش لە پەرلەمان دەنجی لەسەر درا بەڵام ئەمە ڕێک پێچەوانەی ئەوەیە و ئەمە تەواوی ڕێککەوتنەکان ئەگەر چارەسەر نەکرێت تەواوی ئەو ڕێککەوتنانەی نێوان هەرێمی کوردستان و عێراق کە بەپێی دەستور هەموو کێشەکان چارەسەر بکرێ هەر هەمووی هەڵەوەشێنێتەوە و دەگەڕێنەوە خاڵی سفر بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتەوە مەترسی ئەو بڕیارانەی کە لە لێژنەی دارایی پەرلەمانی عێراق دەرچووە نەک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و قەوارەی هەرێمی کوردستان بەڵکو لەسەر بژێوی تاک بە تاچی خەڵکی کوردستان چییە؟ ئێمە لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتر و پرسی زیاتریش دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز شێروان دووبەردانی پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان ڕاستەوخۆ لە ستۆدیۆی ژووری هەواڵ لە لامان میوانە. کاک شێروان زۆر بەخێربی، ماندووش نەبن گەلێک سوپاس بۆ بەرداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24 با لەوەوە دەست پێ بکەین. ئێستا لە لێژنەی دارایی پەرلەمانی عێراق دەنگدرا لەسەر یاخود دەستکاریکردنی مادەکانی 13 و 14 ڕێژنووسی پرۆژە یاسای بودجە. پرسیارەوەیە ئایا ئەگەر هاتن ناو هۆڵی پەرلەمان کە دەیانەوێت بیهێنن دەنجی لەسەر دەدرێت؟ بەڵێ زۆر سوپاس. سلااو ڕێز بۆ جەنابەت بۆ ژێرانی خۆشەویستی کەناڵی کوردستان 24. بە تاکید ئەو هەفتەی 2 ساعتەی ماوە پێشی هێناردنی بودجە بە تەواوی کە دەنگ لەسەر بدرێت دەبێت شاندی هەرێمی کوردستان دووبارە گفتوگۆ لەگەڵ چوارچێوەی باش گفتوگۆ بکرێت و کە ئەمە بتوانین لە دەنگدان ئەو بەرگانێک کە هاتیە کە پێشنیاریان کردیە نەکو لەسەر ئەوە ببنێتەوە بە تاکید ئەمە بەشدار بوون بەشدار نەبووین لایانی سیاسیە توزانی 50 زاتریەک هێشیعەنە لە ئەنجومەنی وەزیران لە پەرلەمان بەدەستوانە بریارەکە وانش بریار خۆیاندایە وا دیارە ئەو بریارە و ئەو موامرەیە لەسەر کورد و لەسەر هەرێمی کوردستان نەهاتیە بە شەو ڕۆژێک ئەو ڕێکەوتنێکە کرایە بینی هەرێمی کوردستان و بەغدا ئەوە هیناوە سەر سەفر مترسی زۆر لەسەر برانی سونەشی قسەمە لەگەڵیان کردیە یعنی ئەوانش کە ئەو ڕێکەوتنەکە هێزی هەرێمی کوردستان و بە تایبەت پارتی دموکراتی کوردستان و بەو شێوەیە معاملە لەگەڵ هەرێم و بە ئەو ڕێکەوتنی کرایە کە سەرۆک حکومەت دەگەل بەڕێز محەممەد شیع سوودانی یان ڕێکەوتنەکەی بەگشتی بینی لایانی سیاسیەکان و لە بەروبردننی ئیدارەی دەوڵەکە ئەو حکومەت محەممەد شیع سوودانی کە دەنگمان لەسەریدایە و لەسەر ئەو پرۆسەی حکومەتی لە بۆ حکومەتی محەممەد شیع سوودانی. باش کاکە شێروانیان ئێستا ئەم بڕیارەی کە دەرچووە ئەگەر بەلاکەی تریشا بیخوێنینەوە ئەمە دژی خودی سەرۆک وەزیران و بەرنامەکەشی نییە؟ بە تاکید ئەوە یەکەم دژی مادەکانی دستوریە ئەوڕەکە هەرێمی کوردستان کیانێکی لە دستور هاتووە و دژی یاسەکانە و دژی یاسایی ئیدارەی مالیەیە شەشە ئەوە دژیتی مەسلەی هەندێک زۆر لەو خەلانە هاتیە یعنی وەکو هەماهەنگی هاتیە بینی لایانی سیاسی کوردستانی و دەگەل لایانی سیاسی شیعە وەکو مزایدێکی سیاسی لەبەر هەرێمی کوردستان چەند مانگ دیکە هەربژاردننی پەرلەمانمان هەیە ئەوان هەموو کریاتە بەکو مزایدێکی سیاسی دژی هەرێمی کوردستان و دژی پارتی بە تایبەت. زۆر باشە کاکە شێروان من دەگەڕێمەوە سەر قسەکانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای واژۆکردنەکانی ڕێکەوتنەکەی نێوان هەولێر و بەغدا زۆر بەڕاشکاوانە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێ هیوادارم ئەم ڕێکەوتنە یاکو ئەو ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغدا لە یاساکانی بودجە و نەوت و غاز ڕنگ بداتەوە کە ئێستا ڕەنگی نەداوەتەوە. کەواتە ئەمە چیمان پێ دەڵێ؟ باشێکی تریشی دەڵێ هەر لەوێ وا دەڵێت مەسرور بارزانی دەڵێ هیوادارین هیچ ڕێگریەک دروست نەکرێت بۆ جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنە. کەواتە ئێستا ئێوە خوێندنەوەتان بۆ ئەم ڕێگریکردنە و ئەم دەستکاریکردنەی بودجە و هەرێمی کوردستان چییە؟ یعنی ئەگە بێنە سەر کۆبوونەوەی بەڕێز سەرۆک وەزیرانی عێراق لەگەڵ بەڕێز سەرۆک وەزیری
حکومەتی هەرێمی کوردستان ئەو ڕێکەوتونە کرایە واژوو کرایە لە زەرژێر چوارچێوەی دستور بڵێ یعنی ئەو ڕێکەوتونە ئەوڕۆکە هەندێک ئەندام پەرلەمان یان دێنەوە هەندێک ئەو برگەکان یان دەقەی هاتیە لای دستورەوە یا یاساوە ئەوە لە خێر هیچ ڕاستی بۆی نییە ڕۆژی یەکەم بەرێز سەرۆک حکومەتی هەرێمی کوردستان لەگەڵ سەرۆک حکومەتی بەغدا وتی ئەمە ئەو ڕێکەوتونە دەبێت لە چوارچێوەی دستورەوە بیت و یاسا بیت و باش هەموو ئەو مادانێک کە هاتین ئەوڕۆکە کە جەنابی سەرۆک حکومەت تەئکید دەکات و لەسەرەوە کە ئەو دەقانێ ئەو مادەکانی هاتیە 12 و 13 14 لە لای حکومەت هاتیە هەمی زمنی دستور و یاسای عێراق زۆر باش کاک شێروان هەر ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە پەیامێکدا زۆر بەڕوونی و بەڕاشکاوانە دەڵێ ئەمەی کە کراوە ئەمە ناپاکی و ستەمکاری و پیلانجێڕیە دژی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان ئەم پەیامەشی بۆ دەسەڵاتدارانی عێراق و ناوخۆی هەرێمی کوردستانیشە خوێندنەوەتان بۆ قسانە چییە؟ ئەوە ڕاستە 100% یعنی بێ سەر ئەو خاڵەکانی ئەو هاتینە بەرکانی کە هینانە ئەساسن ئەوە یعنی ڕۆژی یەکەم حتا ڕۆژی پێشەممە ئەو تێدا نەبی ئەوانێک کە پێشەمداین نایە کە موامەرە کرا لەسەر هەرێمی کوردستان و لەسەر کورد بە شێوەیەکی ئەوانە کە هاتینە بێ دەنگدان وەکو پێشنیار لە ناو لیژنەی دارایی ئەوە خاڵەکە دووە سێ ئەوە پێشنیارمان کردیە ئەو واژومان کردیە کە یعنی برایانی خومان لە ناو لیژنەی دارایی کە واژووی یەکەتی و یان لایانی دیکەیان دیتێ لە ناو ئەو پێشنیارەکە ڕاستی ئەوە بە یعنی بە سەعاتێک هاتن ئەوەیان کرد و ئەو موامەرە لە ناو کاکشێواری ینی با بێمە سەر یەکێ لە خاڵەکانی کە لەو دەستکاریکردنی کە لە لێژنەی دارایی کراوە کە بەڕاستی وەکو نوکتە وایە یعنی شتێکی زۆر سیر و سەمەرەیە بۆ خۆ دەزانی لە هەرێمی کوردستان سەر و 1,250,000 موچەخۆرەیە ئەوان ئەو موچەی کە دەنێرن بۆ دەوری 680,000 موچەخۆرە باشە هەر دەژلێ لەوێدا دەڵێ دەبێت لە سەتادەی پاشەکەوتی موچە لەوە بدرێت ئەمە لە کاتێکدایە خۆی ئەوەی کە موچەی بڕیوە پاشەکەوتی بۆ حکوومەتی عێراقی بووە حکوومەتی هەرێمی کوردستان نەبووە باشە چۆن لەو پارەیە کە بەشی موچەی موچەخۆران ناکە هێشتا لە سەدادشی بدرێتەوە بە پاشەکەوت پێدوانیە ئەمە جۆرێکە لەوەی کە خۆڵەکرێتە چاوی خەڵک جۆرێکە لە فێڵ حق يراد بها باطل دەستەکانت خۆش بیت ئەوە یعنی پاشەکەوت ئەگەوە ڕاست دەکەن دەگەل لە یانی سیاسی کوردستانی ئەویان واژوو کردووە ئەو خاڵیان داخل کردووە دەبێت پێشتر موافقەی وەزارەتی دارایی یان سەرۆک وەزیران ئەمە پێوەستیمان هەیە تریلیۆن و حتا 600 ملیار مانگانە پاشەکەوت دە لە سەد بدەینەوە ئەوڕۆ کە هەرێمی کوردستان 11 تریلیۆن پێویست هەیە بەس بۆ چەخۆر 11 تریلیۆن بۆ ساڵانە عەفوان یەک ساڵ 11 تریلیۆن پێویستی هەیە لەوە بۆچەخۆر 682,000 ئەوڕۆکە لەو بودجەیە بۆ هەرێمی کوردستان ئەمە زیاتر لە 800,000 فەرمان بەرانمان هەیە موچەخۆرە بێژگە لە پێشمەرگە و خانەنشین و ئەوانەی دی ئەمە ئەوڕۆکە لە لیژنەی دارایی لە بۆ ئیمساڵەکە دەنگیان لەسەر 832,000 کەسیان داوە بۆ خۆیان نە هەرێمی کوردستان یعنی بەس یەک ساڵ بەس ساڵی 2023 832,000 کەسیان هەر لە هێزەکانی عێراقی لە حەشد لە ناوخۆ لە مەسەلەی تثبیت عقود باشە ڕێزم هەیە بۆ لایانی سیاسەکانی کوردستانەکان چۆن قبولەکەن 682,000 باشە ئەو 200,000 فەرمانبەران خانەنشین ئەمە بەحسی پاشکەوت ناکەن ئێستا باشە پاشکەوت حکومەتی هەرێم دەست پێ بکات دووبارە لە فەرمانبەران موچەکەیان دە لە سەد ببڕیتەوە دوای بیانداتەوە تەخسیسات مالی نەکرایە بۆیان مزایدێکی سیاسی 100% و یەکەمی شەخص ئەوە پێشی خۆلی پێشتریش لەگەڵ حکومەتی هەرێمی کوردستان هەماهنگیمانێ وەکو فراکسیۆنی پارتی لەگەڵ حکومەتی بەغدا وەکو زانیاریش بۆ جەنابەت بۆ بیناری خۆشەویست ئاگادارین نەوێ نوێ لەگەڵ محەممەد شیع سوودانی پێشتر کاو مزایدە دەکات گوت ئەمن 1 دینار پاشەکۆت لە بۆ فەرمانبەران نانێرم وەریش ناگرن ئللا لە ڕێگەی حکومەتی هەرێمی کوردستان نەبیت
زۆر باشە کاک شێروانەگەچی پرسیار زۆر بوو بەڕاستی ئێمە کاتمان هەر ئەوەن دەبوو زۆر بەڕێز شێروان دووبەردانی پەرلەمانتاری عێراق لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان سوپاس بۆ ئێوە شەوتان باش.